بەڕێزان ئەو گوتەی کە ئەمە دەڵێن ئینسان بە هەڵوێستێک دەچێتە ئاسمان و بە ڕەفتارێکی قێزەوەندە بێ. ئێستا چەند نمونەکتانەوە باز دەکەم. کەسێتی زۆر بە زەحمەت دروست دەکرێت، بەس دۆڕانی زۆر ئاسانە. کەسیش غرور نەیگرێتن بڵێ ئەمن تەواو بوومە پۆپیلار داهێنەرم هونەرم وام کردیە گۆرانیەکەم گوتی هەخە هونەرمەندێ پێی دەرم لەوت کردێت کوڕم گۆرانیم کردیە ئەمە لە ساری ئەوەندەی وام کردی کورە بابە ناخوا ناخوا تۆ کە خیانەتت کردتاوە سفر دەبێت کەسێک چی کرد بێ کە جەریمەی قەتلی کردتاوە دەدرێتە دادگا. بەڕێزان ئەوەی کاک محەممەد ئەمین ئەو جوتیارە کوردەی شەنەقە شتێکی جوان بوو کە مەسەڵەن تحەدار خۆ دنیا خراببوون نەبوو، بەڵام ڕەفتارەکەی جوان بوو. شتێکی جوان هەمومان دەستخۆشیمان لێ کرد بە پێی بزانین ئینتیمای چییە. من نەمزانیە چێتیە، بەڵام نەمان یعنی خەڵکەکی زۆر نەیدەناسی چییە، بەس کاتێک دوێنێ چوو جایزەیەک لە کەسێک وەردەگری کە بکوژی شەید سۆرانی مامە هەمە و ڕێژوانە و کاتێک کە دەبینی ئەو پارتیی کە مسببی سەرەکی دۆڕانی 150 خاک بوو بەهۆی ئەو پرۆسی ڕفراندۆمەی کە هەموو دنیا پێی گۆدمەکە و کاتێک دەیبینی کە ئەو پارتیەی شارەکەی کاک محەممەد و ئیمن یعنی تووشی گرێک خۆرەی کردینە بەڕاستی خەڵک لە هەموو دنیا لە بۆ هەیە خۆپشاندام کە لە بۆ ئازادی ماف نازام چوو لە هەولێر هەم لە ئۆزەلانێ هەم لە ئێستاکە ئەنی بەردەوام هەولێر بوویتە گرێک کۆرەیەک و بە خۆی کاک محەممەد هەر هیچ نە هەروەکو شخصی خۆی یعنی چۆن کەسێتیان تێکشکان لێیاندا کە عیب نەبوو هەمومان پێماشان نازێت لە خێزانیاندا لە کچیاندا ئەوە لاپەڕێژی جوان و دەرەوشاوەیتی بەڵام کاتێک تۆ دەچی جایزە لەوە وەردەگری ئەخر چۆن دەکرێتن بڵێ وەڵام مەسوول مەڵبەند ئەو دەنگە بڵاوی کتب مەسوول مەڵبەندەکەم پێی گوتیمە کاچ خۆ من یەک دوو نمونەت لە وەردەگرم ئینسان ژیان هەڵوێستە کە ماندێلا جایزەکەی وەرنەگرت مجرد هەڵوێستەکی جوانی فرێدە ناو کۆمەلگای بە شەریەت کاکە لە ستەمە دیکتاتۆرەکان نابی ئینسان جایزە وەربگریتن. بە نمونەیەک لێرە دێنمەوە هاڕیان هێلینە سڤێنسۆن هەبوو ژنێک بوو لەگەڵ ئێمە یعنی ژنێکی جوولەکە بوو ڕزگاربووەکانی هۆلۆکۆست بوو هەموو بنەماڵەکەی فەوتا بوو دکتۆرە بوو لە سوید هەفتانە لەگەر 50 برادری بەناو ئەو زانکۆ و مەدارسەکانی سوید دەکەتن وانەی هۆلۆکۆستیان بە بەلاش دەگوت 50 ساڵ بە بەلاش ئەویان کرد لە تەک ئەوە دەیانشتی هەبووەوە دوو کۆک ئەوەشی هەبوو لە کوردستان دایناوو پێڵاوی لۆ منداڵی خاوەن پێداویستی دروست دەکرد لە منەظەمەی قەندیل بوو هاوکات 6 لە بۆ 7 منداڵی کوردی ئەنفالی ئەوانەی بێدایک و باوک بوون دەرۆزەی بۆ دەکردن بەهرحاڵ بێمە سەر ئەو نقطەیە. من کردمە ئەندامی فەخری چاک زۆر کەسم کردی ئەو ڕۆژنامە نووسەی کە هات بۆ سویدیا ستیڤن کردمە ئەندامی زۆر لەو کەسایەتی دیارانەی سوید یەکێک لەوانە ئێلینەم کرد زۆر برادرم بوو ڕۆژێک پێم گۆ هێلینە دەمانەوێت ڕێز بگرین بە بوونە 20مین ساڵیادی ئەنفال وتی باشە زۆر پێی خۆش بیانی کا دوای ئەو قوربانی ڕێزی دەژیر هەموو ئینسانێک پێی خۆشە وتی بەس پێم بڵێ چێ دێت ناوەکانم کەژمار گەیشتە سەر ناوی لار شۆڵێ سەرۆکی پارتی چەپ ئەوی زۆر دیفاعی لە قەزیی کوردەوە کرد گوتی نایم وتم بۆ وتی لە 2007 کاتێک ئیسرائیل شەڕی بوو وەزەم نەگە حزبوڵڵا بوو وتی بەس دژی ئیسرائیل و دژی حزبوڵڵا نەبوو لە کاتە حزبوڵڵاش وای کرد وتم یعنی چەند تەبلیغ نەیخوات گوتی ئەمن ئامادە نابم زۆر معجب بووم پێی ئینسانێک یعنی وتی ئەگەر دژی ئیسرائیل بە دژی حزب اللهش بە تەبیعی بوو یان حەماس بوو نازان بەرحاڵ ئەو شەڕی 2007 وتی ئامادە نیم ئەگەر دژی هەردووکان بە تەبیعی و بەس مادام بەس دژی ئێمەم بن ئامادە نام تۆ وەرە بەس جووە جوولەکە هەندێک شتیان زۆر بەسەرە شۆڤینە ئەوەیان زۆر یعنی نەفەرێکی خۆیان 1000 نەفر ئەمانەوە دەبینی مردێکی خۆیان بە 100 فلستیندا بەڵام ئەوە لوتکەی جوانیە کە ئەوە ئینسان هەڵوێستیە بێ ڕێز لە تاچی خۆی بگری ڕێز لە کەرامەتی نەتەوە خۆی بگریتن کاچ خۆم ناکرێ پارتیەک ئەو هەمووستەمە لە هەولێر دەکا لە بادینان دەکا ئەو هەمووستەمە لە خەڵکی کوردستان دەکا کو سیستەمەکی واقێزەوەنی دروست کردیە 3 کەسن حکمڕانی هەرێم دەکەن ئەوان کە هەموو کردە پاشکۆ لە ئێستاوە مناڵی ئارینی پەروەردە دەکا ئەوە پارتی حیزبێکی کوردیە بەدەیان و سەدان هەزار برا و خوشک و کەسوکاری ئێمەی تێدایە براکەم یعنی خۆ پارتی کوڕی ئەو میلەتێ بەڵام ڕەفتارەکانی هەندێک لە شوێنێک پێی بڵێ ستۆپ بەشێک لەو ستۆپەش ئەوەیە منبوز بکرێ کەوا منبوز بوو هاوڕێ پارتیەکێتی گەلێک منبوز بوونا
یعنی ئەو دەنگدانەوەشتانە هەمووی فشێ دروێ بڕۆ سەیری سوسیال میدیا بکەن میدیاکانیان بکەن پەیزی کەسێتەکان بکەن بڕوا بکە ئەوی بەوانە دەکرێت بە قەحبە ناکرێ بەس کەرامەتیان نییە هیچ ئەگەنا ئەمن ڕێز لە خۆم بگرم خۆم پێ سەرۆک و بەرپرس و وەزیر بێت بڕۆ بزانە لە فەیسبوک چ لەو خەڵکەی دەکەن لە هەمووی سوسیال میدیا لە کۆمنتەکانیان دەسە ناو ماڵەکانیان سوک و ڕسوا دەکەن بۆیە کەوا قێزەوەم بوون بەوە ئامانجەیە کە ناگۆڕن ئیتر ئەوە ڕەفتارتانە هاوڕیان ئەوە نییە بڵێن کاک محەممەد نا دیاردەیە کاک محەممەد ئینسانەکە ڕەنگی غەڵەتە چی کرد بیت ئەو تۆمارە دەنجەی کە لە بۆ ئەوی نردە جێتەکان کە من نەدۆڕایمەوە وامە و پرسیمە ناخوا تۆ خەڵک هەموو خۆشی دەویستی لەسەر ڕەفتارێک پارتی وەچێتی زۆر قێزەوەن بن بەتابەتی پارتی ناکرێ کاکت ئۆکەی بکرێ بۆیە سیرکە نەکرد ئەوە کورە سەنا بەرزنجی چوو بە ناو هەموو ماڵێک ئێستا چێک تااقەت یەجێی لێ ڕابگری ئەوەندە وەکو ئافرەتەشی لەش فرۆش سیر دەکرێت لۆ هەم ڕەفتارەکانی هەم ئەو لە بەلاش و علاش خۆی وەلێ کرد لۆ کۆمەڵەگە امتیازات عدنان کەریم هەمان غەڵەتی کرد لە کاتێک عدنان خۆ غەڵەتی گەورەشی ئەوە نەکردی ڕکلام و ئزبک ئەماش زایزەی لە هیوە ئەحمەد مستەفا وەگرت کاچ خۆم هەندە شتێدەی بتە پرەنسیب لە ئینسان وەکو 89 فەرهاد پیربارە کورە زەکەریە بۆ بزنس بە زوازی هێنا و کەتت لەگە پارتیوەچێتی ئەو زەکەریەیە کورە کاکە دەیان کەوادیر خەڵک هەبووە فاروق ڕەفیق خەڵک خواخوای بلعافدە شوبا ڕسمەکی لەگە بگری ئێستا خەڵک خواخوادی هەتای بە چارەی نەکەوی ئیتر ئەوە ژیان وایە تۆ مووقفی جوان دەنوێنی خەڵک حەز دەکات ڕێزت بگری ئەو هەستە زۆرە کە قێزەوەن دەبی ئەرەوڵە دەکەوێ بن ئەوە قێزەوەندە بۆیە ئینسان ڕێز لە خۆی بگریتن و خاوەن پرەنسیبی و پامەشی جوان فرێ بداتن لە مێژوو بڕوا بکەن نەگەرمەی جینۆساید ئەمن ئەوەندە پۆپولار بووم ینی هەموو میدیای کوردی لە دوور بوو لە جینۆسایدی ناسین ئەنفال بەنووسان تحدا دەکەم نەک ئەوە هزار کێشەم نۆ پارتیویی توش دروست کرد داواشیان کرد چەند جار لقایان لەگەڵ کەم ڕەتم کردەوە کە لقا لەسەر جینۆساید شتێکی زۆر نۆڕبەت نەمکرد مجرد لەسەر ئەو مووقفانیان لە بەرامبەر ئەنفال و هەڵەبجە بەهەرحاڵ ئینسان دەبی خاوەن پرەنسیبی بگەڕێتەوە و دژی ستەمبی و ئەوەشم بەزەوە کاک محەممەد نییە دیاردەیە خۆتان دوور بخەن لە پارتی وێچێتی بە تایبەتی پارتیەکە نەش شتێنی قێزەوەنت دەکەن